قوبا تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ڕایگەیاند هەرێم ئامادەی ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی فیدراڵی و ئامادەی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەشە بەو مەرجەی ڕێکەوتنەکە دادپەروەرانە بێت و شیاوی جێبەجێکردن بێت. ڕوونیشی کردەوە پشکی ڕاستەقینەی هەرێم لە بودجەی فیدراڵی لە سەدا 5 تێپەڕ ناکات، ئەویش دوای دەرکردنی خەرجە سیادیەکان. داواشی کرد پەیکەری کۆمپانیای سۆمۆ لەسەر بنەمایەکی نوێ دابڕێژرێتەوە بە جۆرێک زامنی فرۆشتن و بە بازارکردنی نەوت بکات بە شێوەیەکی شەفافانە بە نەوتی هەرێمیشەوە. قوبا تاڵبانی نکوڵیشی کرد لە ڕێکەوتنی تایبەت بە فرۆشتنی نەوت بە تورکیا بۆ ماوەی 50 ساڵ و ڕایگەیاند ڕێکەوتنەکە تایبەتە بە هەناردەکردنی نەوت لە ڕێی ئەو بۆریەوە کە بە خاکی تورکیادا تێپەڕ دەبێت و بە بازارکردنی نەوتەکە لە جیهاندا. قوبا تاڵبانی لە میانی چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی سەباح لەبارەی وتوێژەکانی هەرێم و بەغداد ڕایگەیاندووە. ماوەی نزیکەی ساڵێکە لەگەڵ بەغداد لە وتوێژدان و وتوێژەکانی ئێستایشیان جیاواز و هەمە چەشنە و تایبەت نییە بە تاکە دۆسیەیەکەوە. ئەوەشی ئاشکرا کردووە وتوێژەکانی پێشویان لەگەڵ حکوومەتی فیدراڵی و ڕێکەوتن لەگەڵی داخراوەتە چوارچێوەی پڕۆژەی بودجەی ساڵی 2021ەوە. لە ئێستاشدا و توێژەکانیان لەگەڵ قەوارە سیاسیەکاندا چڕ کردوێتەوە و بابەتەکەش لە بەردەستی ئەنجومەنی نوێنەراندایە. هەروەک هیواشی خواستووە بگەنە ئەنجامێکی ئەرێنی و ڕێکەوتنێکی دادپەروەرانە کە لە هەمان کاتیشدا شیاوی جێبەجێکردن بێت لەبەر ئەوەی هاوکێشەکە دۆڕا و براوی تێدا نییە و پێویستە دوور بکەونەوە لەو لێدوانانەی دەچنە خانەی بانگەشەی هەڵبژاردن و دروشمەوە و لە بری ئەوە بە دوای چارەسەری لۆژیکیدا بگەڕێن بۆ ئەم قۆناغا. جێگری سەرۆکی حکوومەت هەرێمەوەشی ڕاگەیاندووە وتوێژەکانیان لە بەغداد ئەرێنی بوون و بەردەوامیشن لە وتوێژ لەگەڵ لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و قەوارە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی و نزیکیش بوونەتەوە لە چارەسەرێک کە قابلی جێبەجێکردن بێت. ئەوەش دەبێتە هەنگاوێک بۆ بنیادنانی پردی متمانە لە نێوان هەردوولادا. لەبارەی مەرجەکانی بەغدادەوە قوبا تاڵبانی ڕایگەیاندووە ئەوەی پەیوەندی بە هەرێمەوە هەیە. بەغداد دوو مەرجی هەیە کە پەیوەستن بە ئەرک و مافەکانە و زۆر جاریش کێشەی هەرێم بچووک دەکرێتەوە و سنووردار دەکرێت بۆ موچەی فەرمانبەران. ئەوەش پێچەوانەی ڕاستیەکانە لەبەر ئەوەی موچە تاکە شایستەی هەرێم نییە و هەرێم شایستەی تریشی هەیە کە دەستور دیاری کردووە. لە بەرامبەریشدا هەرێم ئەرکی لەسرە و دەقی پرۆژە بودجەکە داوا لە هەرێم دەکات ڕۆژانە بڕی 250,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکات. ئەوانیش ڕازین و ئامادەن بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە.